تا دێت نرخی گۆشتی سوور لە بازاڕەکاندا ڕوو لە زیادبوون دەکات بە جۆرێک کە لە ئێستادا نرخی 1 کیلۆ گۆشتی سوور گەیشتۆتە 22,000 دینار. بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور و بەروبوومی ئاژەڵ، قایمقامێتی سلێمانی ڕێگری لە ناردەدەرەوەی ئاژەڵ بۆ پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق دەکات و کار ئاسانی بۆ هاوردەکردنی ئاژەڵی زیندوو دەکات. کۆبوونەوەی لیژنەی بەروبوومی پەلەوەرەکەمانە مانگا ناکرێت سەرنجەم لایەنە پەیوەندیدارەکانی تایە لە کوشتتوکاڵ لە ئاسایشی ئابووری لە قایمقامی لە چاودێری بازرگانی لە سامانی ئاژەڵ لە ڤێتەرنەری ئەمانە هەمووی بڕیارماندا بۆی زیاتر نرخی گۆشت بەرزنە بەدەخواستن گۆشتی بەرەق لە ناو شاری سلێمانیە ڕێگری بکرێت لە هەناردەی بۆ باشووری عێراق و بە هەموو بازرگانی ژاگادارکەرەوەتەوە بە هیچ شوێک نێڵن ئاژەڵی زیندوو لە ناو شاری سلێمانی و بڕۆ بە خواروی عێراق. بەس ئەو بەڕای ترشمان هەیە کە هاچی ئاژەڵە لە ئاژەڵی زیندوو لە مەڕ لە بەرق لە نۆبەن لە گوێرەکە بێ بە ناو شاری سلێمانی بۆ ئەوی ڕێگری بکەین لە بەرزبوونی نرخەکەی. لێسادا بەهۆی بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور لە بازاڕەکاندا هاوڵاتیان خواستیان لەسەری کەم بووەتەوە و بەشێک لە گۆشت فرۆشانیش هۆکاری بەرزبوونەوەکەی بۆ بەرزبوونەوەی نرخی ئاژەڵ لە مەیدانی ئاژەڵ فرۆشان دەگەڕێننەوە. کاریگەریەکەی لەسەر ئەوەیەکەی ڕسقێکی زۆر هاتە ناومایانەوە ئەو کاتە ئەتوانێت لێمەش لێرە دایبەزێنی گۆڕانکاریە هەر ڕۆژە و سەرێکە لەمانە بەس ئەگەر ئەو بتوانێت ڕێگاگر بێ لەوەی کە حیوان بڕۆ ئەم لاولا بڕۆ بێتەوە کوردستانی خۆمان و بۆ ناو شاری خۆی ئەتوانێت مانگ و مانگ بە 2 مانگ جارە نرخی حیوان بۆ نمونەی سابنوێ بە 7 تەطبیقی کە یا ڕەشەوڵاق بە 7 بە 6 تەطبیقی کە هاوڵاتیانیش با گرنگیە و لە بڕیارەکە دەڕوان و پێیان وایە ئەم بڕیارە دەبێتە هۆکارێکی باش بۆ جێگیرکردنی نرخی گۆشتی سوور لە بازاڕەکاندا. هەتا بڵێ بڕیارێکی باشە هێچێک لەوە پشتگیری لەواکە کە ئەو کەسانشی کە حیواننارن زیاتر ئەو حیوانە نامێنێتەوە لە داخلی کوردستانە هەم زیاشەکە بە مروری زەمان بە ساڵ بە ساڵ و دووهەمشتیش حکومەت لازمە پشتگیری ئەوانە بکات کە عەلەفێکی باشیان باتێ بە سعرێکی مناسب و لە گومرجیشە چاوپۆشیان لێ بکرێ و ئەشبێت هۆکاری دووهەمیش تۆ بتوانی حیوان هاوردەکەی بۆ کوردستان هاریکاری ئەو حیواننارانەش پێی کە بتوانن کەمیەتێکی زۆر بێننە کوردستانەوە. بەپێی وتی بەشێک لە گۆشتفرۆشان هەڵمەتەکەی قایمقامێتی سلێمانی دەبێتە هۆکارێکی گرنگ بۆ دابەزاندنی نرخی گۆشتی سوور و زۆربوونی ڕێژەی ئاژەڵ لە مەیدانی ئاژەڵاندا. بڕوا بەهادین کورسات نیوس سلێمانی.